دیداری داوم کە داردم بێ دەرمانە کە داردم بێ دەرمانە گەراتیەوە ببینە ڕوخساری ناتەواوم گەراتیەوە ببینە ڕوخساری ناتەواوم لە عەشقەکەی تۆ ناچم بە شێوازێ گۆڕاوم بە شێوازێ گۆڕاوم دۆوەدەی پیریمەوە دۆوەدەی پیریمەوە کەوتوم لە خەستەخانە دۆوەدەی پیریمەوە کەوتوم لە خەستەخانە دکتۆر دیداری داوم کە داردم بێ دەرمانە کە داردم بێ دەرمانە